سڵاوتان لەبێت بینەرانی ئەزیز. خوای پاک و بێگەر لە ڕۆژی بەڵێن پێدراودا دیاریەکی گەورەی بۆ بەندەکانی خۆی ئامادە کردووە، ئەویش بەهەشتە. خەیاڵی گەورەی ئەم هەڵوێستە بکەن، ئێمە دەڕۆین بەرەو بەهەشت و هەموو شتێک کۆتایی پێدێت. کار کۆتایی هات و خەڵک لە لێپرسینەوە هەڵهاتن، وە جیهانی جەنگ و ڕقمان بەجی هێشت، وە پیری و دڵتەنگی کۆتایی پێهات، نەخۆشیەکان کۆتاییان پێهات. لەبەرەوەی ئێمە لە بەهەشتداین، لەوێ هیچ چاوێک نابینیت و هیچ گوێیەک نابیستێت و هیچ مەترسیەک بۆ دڵی مرۆڤ نییە. خەیاڵ بکە کە تۆ چوویتە بەهەشت، دەتەوێت بۆ کوێ بڕۆیت. چۆن هەر کەسێک کە دەچێتە بەهەشت کۆشکەکەی و ئارامگەکەی دەزانێت، هەروەک چۆن ماڵی خۆی لە دنیادا دەزانێت، و یەکەم شەو لە بەهەشت چۆن دەبێ و یەکەم بەیانی چۆن دەبێت. بۆ زانینی وەڵامی ئەم پرسیارانە بینەری ئەم ڤیدیۆیە ببن تاوەکو کۆتایی. بەڵام بیرتان نەچێت گەر بینەرێکی نوێن ئەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایب بکات چالاک بکەن، وەڵایکی ڤیدیۆکە بکەن وەکو پشگیریەک بۆ ئێمە. فەرموون ئێستاش با دەست بە ڤیدیۆکە بکەین. یەکەم شەو لە بەهەشت زۆر سەسوڕهێنەر دەبێت، بۆ پێی کە چەندین ڕووبار و کۆشک و میوە و ئاڵتون و مرواری و ئاوڕیشم دەبینیت. کۆمەڵێک لە بەهەشتدا دەڕۆن کە پێغەمبەران پێشڕەویان دەکەن و لە پێش هەموویانەوە پێغەمبەر محەممەد دەڕوات درودی خوای لەسەر بێت، هەتا دەگەنە بەهەشت کە هەشت دەرگای هەیە. هەر دەرگایەک لە نێوان لایەک بۆ لایەکی دی 40 ساڵی تەواوی دەبێت. هەر کەسێک لەو دەرگایانەوە بە پێی ئەو کاری کە تێیدا باش بۆ دەچێتە ژوور. دەرگاکان بەداخراوی دەمێننەوە تا ئەو کاتی سەروەرمان محەممەد درودی خوای لەسەر بێت لە نێوان خەڵکیدا دەچێتە ژوور. ئەو بازنێک لە بازنی دەرگاکان وەردەگرێت و لە دەرگاکە دەدات و پاسەوانی بەهەشت ڕەضوان وەڵامی دەداتەوە. تۆکەیت پێغەمبەرمان محەممەد درودی خوای لەسەر بێت وەڵامی دەداتەوە من محەممەدم. فریشتەکە دەڵێت فەرمانم پێکراوە پێش تۆ دەرگا بۆ هیچ کەس نەکەمەوە و دەرگاکانی بەهەشت دەکرێنەوە. خەیاڵی ئەو ڕووناکیە بکەن کە لە بەهەشتەوە دەردەچێت. دەست دەکرێت بە بانکردنیان بە ناوی خۆیان و ئومەتەکان. دەڕۆنە ژوور و فریشتەکانی خوای میهرەبان پێشوازیان لێ دەکەن و دەڵێن سڵاوتان لێبێت بەهۆی خۆگرتنتانەوە کەوا بوو ئای چەندە جێگە و ڕێگەیەکی خۆشتان بۆ خۆتان مسۆگەر کرد. لە پڕێکدا دەکەونە ناوەندی پاداشتەکانیان و بەویستی خۆیان سودمەند دەبن لەو ناز و نیعمەتانە و مەڕێکیان بۆ دەهێنرێت پێیان دەوترێت دەزانن ئەمە چییە؟ ئەوانش دەڵێن بەڵێ ئەوە مردنە لە نێوان بەهەشت و ئاگردا سەردەبڕێت و بە خەڵکانی بەهەشت دەوترێت لە بەهەشتدا ئێوە نەمرن، هەرگیز نامرن. لەو کاتەدا ڕووبار و کۆشک و میوە و ئارامگە و ئاڵتون و مرواری و ئاوڕیشم دەبینن. لەو کاتەدا بۆ کەسە خۆشەویستانەمان شاد دەبینەوە کە ماوەیەکی زۆرە مردوون و لە بەرچاومان نەماون. لەو کاتەدا کوڕی پاک بە دایکی دەگاتەوە و شێخی نەمر بە کچەکەی و دایک و باوک بە مناڵەکانیان کە زۆر بە بچووکی مردوونە و خۆشەویستی ژیانیان بووە. لەو کاتەدا دەبینین نەخۆش چاک دەبێتەوە و خەمبار دڵخۆش دەبێت، پیر گەنج دەبێتەوە و پیرەژن دەبێتەوە کچ. لەو کاتەدا شاد دەبین بە دیداری پێغەمبەران و سڵاو لە هاوڵەکان دەکەین و ئاشنا دەبین بە زاناکان و تێکۆشەرەکانی و گەواهی دەرەکانی دەبینین و بە چاوی سەرفریشتەکان دەبینین و پێمان دەوترێ ئەمە ئەبوو بەکرە و ئەوەی پێشەوەی عومەرە و ئەوەی لەژێر درەختەکە دانیشتووە ئەبنە الوەلیدە و گوێمان لە دەنگێکی شیرین دەبێ کە هەمووان دڵخۆش دەکات. ئەوەش پێغەمبەری خوددا داودە ڕەزای خوای لەسەر بێت. و دوای ئەوە دەنگێک دێت دەڵێت ئەوە بیلالە، بانگ دەدات. دواتر پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دەیبینین. ئێستا کە ئەوانی چاڵیان هەڵکەند و هاوڵانی ئەشکەوت و هاوڵانی کەشتی و ئیماندارانی گەلی فیرعون و ئیماندارانی خەڵکی لادێکە و چاومان بە دوڵقەرنەین دەکەوێ و ئەبوو هورەیرە ڕیوایەتمان بۆ دەگێڕێتەوە و ئیبن عەباس تەفسیرمان بۆ دەکات و ئیبن مەسعود لەسەرمان دەخوێنێتەوە. لەو کاتەدا خودای گەورە دەبینین وەک بینینی مانگی چوارە بێ هیچ پەردەیەک. یەکەم چرکە سات و یەکەم شەو و یەکەم بەیانی لە بەهەشت چۆن دەبێت وە کار و کردەوە و ئەرک کۆتایی پێهات. خەڵک لە لێپرسینەوە تەواو بوون و بازنە پیرۆزە ڕەشەکان ون بوون و جیهانی دووڕی و جەنگ و شەیتانەکان و ڕەحمان جێهێشت و پیری ون دەبێت و ئازاری جونگەکان و دڵتەنگی و دەرمان و ئامێر و ئارامکەرەوەکان و تۆ لە بەردەم کۆشکەکەتدا وەستاویت. سەیری گەنجینە و ڕووبارەکان و بەهەشت دەکەیت
و ئاسمانەکان و زەوی و چەندین ڕووباری شیر و ڕووباری هەنگوین و ڕووباری شەراب و ڕووبارێکی تەواو پاک و بێگردت بۆ دەنێرن و کۆشکەکان کە پێکهاتوون لە زێڕۆزی و چەندین زەوی تا چاوبڕکات کە پێکهاتوون لە مرواری و میسک و بۆنی خۆش و چەندین دار و درەخت کە لقەکانی لە زێڕەوە و چەندین میوەی ڕەنگاوڕەنگ بە خزمەت و موڵکێکی گەورە دانراون و پێگەیەکی بەرز داری چنار و نێوجەوانانی هەمیشە لاوە ڕووخۆش و هەموو ئەوانی لە خێزانەکەت کە لە دەستتدا بوون لێرە کۆبوونەتەوە و موسڵمانێک بیری هێناینەوە کە لە ئەبوو هورەیرەوە لە زمانی پێغەمبەر و درودی خوای لەسەر بێت دەگێڕێتەوە کە دەفەرمێت خوای گەورە و میهرەبان دەفەرمێت بۆ بەندە باشەکانم چەندین شتم ئامادە کردووە کە هیچ چاوێک نەیبینیوە و هیچ گوێیەک نەیبیستووە بە دڵی هیچ مرۆڤێکیشدا نەڕۆشتووە کە ئەوەش لە پەرتووکی خوای گەورەدا هاتووە جا هیچ کەس لەو بەختەوەرانە نازانێت چی بۆ هەڵگیراوە و شاراوەتەوە لە نازی نعمەتی جۆرا و جۆر لە لای پەروەردگاری کە چاوان پێگەش دەبنەوە و بە دیتنی شاد دەبن لە پاداشتی کار و کردەوەی چاکیاندا کە ئەنجامیان دەدا و لە فەرمودەیەکی تردا کە ئیمامی ئەحمەد ڕیوایەتی کردووە و دەڵێ من سەروەری مرۆڤایەتیم لە ڕۆژی دوایی بەبێ شانازیکردن و من یەکەم کەسم لە ڕۆژی دوایی دەچمە بەهەشت بەبێ شانازیکردن بەم جۆرە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ شیاوترین و یەکەمین پیاوە کە دەچێتە ناو بەهەشت بەهۆی فەزڵی ئەو لەسەر خەڵک و پێگەی لای خوای گەورە دوای ئەو پێغەمبەرانی خاوەن ویستی هێز کە خوای گەورە هەڵی بژاردون لە ناو بەندەکانیدا بە پێدانی پەیام و پێغەمبەرایەتی و چەند فەرمودەیەک هاتوون کە ئەوەی یەکەم کەس دەچێتە بەهەشت لە ناو خەڵکدا پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێت ئەوەی ڕوون کردوێتەوە کە هەژاران پێش دەوڵەمەندەکان دەچنە بەهەشت بە نیو ڕۆژ کە بەرامبەر 150 ڕۆژە لای خوای گەورە ئەمەش لەبەرەوەی کە بارودۆخیان بەم زۆرەیە چونکە کاتی لێپرسینەوەیان جیاواز لە دەوڵەمەندەکان کەمترە و بێگومان کەسانی هەژار زیاتر دەچێشێت لە خەم و پەژار و ناخۆشیەکانی ژیان و پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێت دەفەرمێت خوای گەورە دەفەرمێت بۆ بەندە باشەکانم چەندین شتم ئامادە کردووە کە هیچ چاوێک نەیبینیوە و هیچ گوێیەک نەیبیستووە و بە دڵی هیچ مرۆڤێکیشدا نەڕۆشتووە دوای ئەوە پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێت دێت کە قسەی خوای گەورە و بەتوانایە جا هیچ کەس لەو بەختەوەرانە نازانێت چی بۆ هەڵگیراوە و شاراوەتەوە لە ناز و نیعمەتی جۆرا جۆر لای پەروەردگاری و ئەمەش کۆتایی بوو و خوا زاناترە لە هەمووان سڵاو و درودی خوا لەسەر پێغەمبەر و پێشەوامان محەممەد بێت و لەسەر خێزان و هاوڵانی بۆ جۆرە گەیشتنە کۆتایی ڤیدۆکەمان ئەگەر هاتوو ڤیدۆکەمانتان بەدڵ بوو ئەوە لایکی ڤیدۆکە بکەن وەکو پشگیریەک بۆ ئێمە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکە چالاک بکەن تاوەکو ڤیدۆیەکی تر خواتان لەگەڵ